دکتۆر حەسەن خۆشناوم لەگەڵە پسپۆڕی تۆڕی نەخۆشیەکانی چاوە. ئەمڕۆ باسی ئەوەکەین کە مناڵی نەبەکام بۆچی پێویست ئەکا سەردانی پزیشکی چاو بکات. بۆچی پێویستەکە هەر مناڵێکی نەبەکام دوای ئەوەی کە لە نەخۆشخانە دەرەچێت سەردانی پزیشکی چاوی پێ بکەین. ئەم زانیاریە ڕەنگە هەر خۆی بۆ خۆی تایتڵی بەرنامەکە شتێکی نوێ بێ، بەڵام ورتر تێتانەگەێنین ئینشاڵڵا. بەخێر بێ دکتۆر. زۆر سپاس دکتۆر بانیت باش بەخێر بێت و پێم بڵێ بۆچی مناڵی نەبەکام پێویستەکە سەردانی پزیشکی چاوی پێ بکەین؟ باشە و پێشم بڵێ ئەو مناڵانە کامانن، چکە مناڵ هەیە بۆ زەردووی ئێمە داخلی نەخۆشخانەیەکین، خۆ مەرز نییە بۆ گرفتەکی ئێمە ئەگەر بێت و پێناسەیەکی کورتی مناڵی ناباکان بکەین، هەر مناڵێک کە کێشی لە کیلۆنی و کەمتر بێ و تەمەنی لە 32 هەفتە کەمتر بێ، ئەمە پێوترێ مناڵی ناباکان. ئەمە هەرە نەبەکام. باڵێ ئەمە هەرە نەبەکامەکەیە. ئەمە بەداخەوە ئێمە ئەم مەوزوعە زۆر گرنگی ئەو تۆی پێنەدراوە لەلایەن پزیشکانی، هەم پزیشکانی مناڵان هەم پزیشکانی چاوەوە، بۆ چونکە ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگە دەرچوون و سەلامەتی مناڵەکەیە، ئەوەیە کە دای هەم پزیشکەکە هەم دایکەکە ئەوەی بەلاوە گرنگە کە مناڵەکە بە سەلامەتی لە خوددەست دەرچێت و مناڵێکی زیندوو بێ. بەڵام زۆر زار بەداخەوە ئەبینین کارە ساد ڕوەدا، دوای ئەوە ئەبینین ئەم مناڵە بینایی لە دەستداوە، ئەم مناڵە ئەبینین تۆڕی چاوی بۆ دروست نەبووە، ئەم مناڵە ئەبینین ئەبێ بە مناڵێک کە کەم ئەندام بێت، کە نابینا بێت، کە ئەمەش لە داهاتووە گیر و گرفتی بۆ دروست ئەبێ. بۆیە زۆربەی ئەو مناڵانەی کە لە خوددەجان و پشکنینی تۆڕی چاویان بۆ ئەنجام نادرێ، تووشی کێشە و گیر و گرفتی تۆڕی چاوە بێ، کە ئەمانە ئەبێ بە زووترین کات پشکنینیان بۆ بکرێ، ئەبێ بە زووترین کات چارەسەر وەرگرن. بۆچی بۆ ئەوی لە داهاتووە نەبێ بە نەوەیە کە نەوەیەکی کەم ئەندام، نەوەیە کە بناڵێنێ بەدەست گیر و گرفتی کەمبینینەوە، بناڵێنێ بەدەست کێشەکانی تۆڕی چاویەوە. بۆیە بەداخەوە ئەم بابەتە بابەتێکە کە زۆر گرنگی پێنەدراوە، بابەتێکە کە لەلایەن هەم پزیشکان خۆمانەوە، هەم لەلایەن دایکان و باوکانەوە، هەم لەلایەن حکوومەتی شەوە گرنگیەکی ئەو تۆی پێنەدراوە. ئەمەش کە لە دواترە ئەبێت هۆی دروستبوونی کۆمەڵی گیر و گرفت، هەم بۆ مناڵەکە، هەم بۆ خێزانەکە، هەم بۆ کۆمەڵگە. زۆر باشە. کەواتە ئەگەر مناڵێک خوارسی و 2 هەفتە لەدایک بوو بێ پێویستەکە سەردانی پزیشکی چاوی پێ بکەین، یاخود سەر و ئەوەش هەر پێویستەکە؟ بەڵێ ئێمە هەر مناڵێک کە کێشی لە کیلۆنی و کەمتر بێ و تەمەنەکەی لە 32 هەفتە کەمتر بێ، ئەبێ سەردانی پزیشک بکە بۆ پشکنینی تۆڕی چاوی. بۆ چونکە ئەم مناڵە کە لە خوددەجا داخڵ ئەبێت، ئەم مناڵە ئۆکسسیجینێکی زۆر وەرئەگرێ کە لەلایەن دکتۆری مناڵانەوە کە پێویستەکە ئەم ئۆکسسیجینە وەربگرێ بۆ ئەوی ژیانی ئەم مناڵە ڕزگار بکرێ و پارێزراو بێ. بەڵام لە هەمان کاتە ئەم ئۆکسسیجینە زەرەر و زیانێکی زۆری هەیە بۆ تۆڕی چاوی ئەم مناڵە. ئەم ڕێژە زۆرە ئۆکسسیجینە ئەبێتە هۆی دروستبوونی کێشە لە تۆڕی چاوی مناڵەکەیە، کە ئەبێتە هۆی دروستبوونی بەشێکی تۆڕی چاوی مناڵەکەەوە، دروست نەبوونی بەشێکی تۆڕی چاوی مناڵەکە. بۆیە لەم نێوانەیە مناڵەکە بەشێ لە تۆڕی چاوی دروست ئەبێ، بەشێ لە تۆڕی چاوی دروست نابێ. ئەو بەشێکە دروست نابێ ئەمە کێشە و گیر و گرفتی بۆ دروستەکە، و لە داهاتووە ئەم کێشانە سەرە کێشێ بۆ دروستبوونی پەردە، بۆ جیابوونەوەی تۆڕی چاو، بۆ دڕانی تۆڕی چاوی مناڵەکە. بۆیە وا باشترە ئەم مناڵە هەر لە دایک ئەبێ ڕاستەوخۆ لەلایەن پزیشکی چاوەوە پشکنینی تۆڕی چاوی بۆ ئەنجام بدرێ، و دواتر لە دوای 2 هەفتە دووبارە پشکنینی بۆ ئەنجام بدرێتەوە، و دوای ئەوە ئەبێ دوای مانگێک لەمە ئەبێ دووبارە پشکنینی بۆ ئەنجام بدرێتەوە. بۆیە وەرگرتنی ئۆکسسیجینی زۆر لە خوددەجا زۆر جار ئێمە کێشەمان بۆ دروستەکە، ئەبێت هۆی دروستبوونی گیر و گرفت لە تۆڕی چاوی ئەم مناڵە. دکتۆر، قۆناغەکانی گرفتی تۆڕی چاو چەند قۆناغن؟ واتە بەڵێ مناڵک قۆناغێکە یاخود بەگشتی هەمووی بە یەک جۆر گرفتیان؟ بەڵێ ئێمە ئەتوانین بیکەین بە دوو کۆمەڵەوە. کۆمەڵەیەکیان ئەوەیە کە بەپێی قۆناغەکانە کە 4 قۆناغ بۆ 5 قۆناغی هەیە. قۆناغی یەکەم دروستبوونی ناوچەیە کە پێوترێ ئەم ناوچەیە ملولە و خوێنبەر و خوێنهێنەری تیانە. ناوچەکەی تر ئەوەیە کە تۆڕی چاوی بەباشی دروست بووە. لە قۆناغی دووەمە کە پێوترێ ڕیچ خەتێ دروستەکەی، قۆناغی دوم کە پێوترێ دیمارکیشن لاین، خەتێک کە ئەم ناوچەی دروست بوو دروست نەبووی تۆڕی چاومان بۆ جێ ئاکاتەوە. لە قۆناغی سێمە دروستبوونی ئەم خەتەیە بەرزبوونەوەیە کە پێوترێ ڕیچ ملولە و خوێنبەر و خوێنهێنەری زیادە و ناتەبیعی دروست ئەبێ لەسەر ئەم خەتە کە بەرز ئەبێتەوە بۆ ناو شلەی شوشەیی کە ئەمەکەوێتە سەر تۆڕی چاو. لە قۆناغی سێمە
لەگەڵ قۆناغی چوارەمە بەشێک لە تۆڕی چاوی ئەم مناڵە جیا بێتەوە تا لێکترازان و جیابوونەوەی تۆڕی چاو دروستە بێت کە ئەمەش بە هەموو تۆڕی چاوەکە ناگرێتەوە تا ئینفیساڵ شەبەکی جوزئی پێوترێەوە تا بەشێکی تۆڕی چاوی مناڵەکە جیا بێتەوە لە قۆناغی چوارەم بۆ سەرەوە تا ئەگەینە پێنجەم ئەمە بێتەوەی چی دڕانی تۆڕی چاو کە پێوتە ئینفیساڵ شەبەکی کامل واتە هەموو تۆڕی چاوی ئەم مناڵە جیا ئەبێتەوە و لەگەڵ قۆناغەکانیشە لە قۆناغی سێم بۆ سەرەوە زۆر جار ئەم مناڵە نەزیف خوێنبەر بوون لە تۆڕی چاوی دروست ئەبێ بۆیە بە پێی قۆناغەکان ئەتوانین بیکەین بە 5 قۆناغەوە بەڵام بە پێی ناوچەکان کە پێوترێ ناوچەی سێ زۆنمان هەیە سێ ناوچەمان هەیە ناوچەی یەکەمەوەیە کە تۆ ئەم نەخۆشیە سنتەری بینین ئەگرێتەوە لە ناوچەی دووەمە لە نێوان سنتەری بینین و قەراغەکانی تۆڕی چاوە کە ئەمانە ناوچەی یەکەم و ناوچەی دووەم بەڕاستی کێشە بۆ تۆڕی چاوی دروستەکە کێشە بۆ سنتەری بینین و ئاستی بینین و گیر و گرفتی بینایی ئەم مناڵە دروستەکە لە قۆناغی سێمە بریتیە لە گیر و گرفتی تۆڕی چاو لە ئەریافەکانی تۆڕی چاوە کە ئەمە زۆر زار لەوانەیە ئەگەر زوو فریای بکەوین زوو چارەسەر بکرێن ئەمە گیر و گرفتێکی ئەوتۆمان بۆ دروست نەکە بۆیە ئەمە بە پێی ناوچەکان و بە پێی قۆناغەکان دابەشەکرێ بەم چەند جۆرەوە تۆ چارەسەر چییە؟ چارەسەر لەم مناڵانەیە یەکەمە گە زوو فریای بکەوین لە ڕاستەخۆ لە کاتی لەدایک بوونە ئەم مناڵە پشکنینی بۆ بکرێت ئەمە چارەسەریان بێ پرسیارەکەی ئەگەر تۆ بێت و لە کاتێکی زووە فریای ئەم مناڵە بکەویت و پشکنینی بۆ بکەیت ئەمە لەوانەیە تەنیا بە چاودێریکردنی مناڵەکە زوو وەکو وتمان لە هەفتەی یەکەمە چاودێری بکرێ پشکنینی تۆڕی چاوی بۆ بکرێ لە هەفتەی دووەمە دووبارە ببیندرێتەوە و دوای ئەوە مانگێک دوای ئەوە دووبارە پشکنینی بۆ بکرێتەوە ئەمە ئەتوانین بە چاودێریکردن ئەگەر هاتوو هیچ گیر و گرفتێک لە تۆڕی چاوی مناڵەکەیە دروست نەبوو بێ ئەمە تەنیا چاودێریکردنێکی ئەوێ کە پێویستی بە هیچ چارەسەرێک نییە ئەگەر هاتوو گەیشت بێتە قۆناغی یەکەم قۆناغی دووەم سێم ئەمانە تاوەکو قۆناغی سێم ئەتوانین بە چەند ڕێگایەک چارەسەری بکەین یەکێک لەوانە لێدانی دەرزیە بۆ تۆڕی چاوی مناڵەکە کە خۆشبەختانە ئێستا ئەم دەرزیە لە وڵاتی خۆمان هەیە و ڕێگایەکی زۆر ئاسانە پێویستی بە کولفەیەکی زۆر نییە کە بە ئاسانی ئەم مناڵە چارەسەر ئەبێت لە قۆناغی چوارەم و پێنجەمە ئەمە ئەبێت نەشتەرگەری تۆڕی چاوی بۆ ئەنجام بدرێت. باشە دکتۆر بەدەر لە وردەکاری نەشتەرگەری و چارەسەرەکان مەڵە ئێستا گەر دایک و باوکێک جوان لەم بەرنامە بێ و مناڵەکان سەر و سێ مانگ بێ بەنمونە شێ هەر دەرفەتی چارەسەر ما بێ یاخود تەنها چارەسەرەکە لە سەرەتای تەمەنایە بەڵێ بە تاکید ئەگەر تۆ بێت و لە خیلالی لەدایک بوونەوە تاوەکو سێ مانگ زووتر سەردانی پزیشکی پێ بکەیت ئەمە چارەسەرەکە ئاسانترە و نسبەی جێڕانەوەی بینین بۆ ئەم مناڵە ئاسانترە بەڵام لە دوای سێ مانگەوە ئاستی بینین گێڕانەوەی ئاستی بینین بە ڕێگە چارەسەریەکان کە باسمان کرد کەمترە بەڵام ئەمەش مانای ئەوە نییە کە تۆ ئەم مناڵە ئەمەلی نەماوێ بەڵکو خۆشبەختانە ئەتوانرێ ئەگەر لە هەر قۆناغێکا بێ وەکو وتمان جا بە لەیزەر بێ یا بە دەرزی بێ یا بە نەشتەرگەری بێ ئەتوانین بینایی بۆ بگەڕێتەوە و ئەتوانرێ چارەسەر بکرێ بەڵام ئەگەر بێت و زووتر سەردانی پزیشک بکرێ بە تاکید ئاستی جێڕانەوەی بینین و ڕێگاکانی چارەسەرکردن بۆ پزیشکەکە ئاسانترە بێ. باشە دکتۆر پێم بڵێ حاڵەتی لەو بابەتە هەبووە کە پرژ و خراپەیە خۆت نەزانرابێ و ئێستا چارەسەری قورس بێ بە تاکید ئێمە ڕۆژانە زۆرێک لە مناڵانی نەبەکام ئەبینین کە ئەم مناڵانە لە خودەچ هاتوونەتە دەرەوە دوای ئەوەی کە ڕێژەیەکی زۆری ئۆکسسیجینیان وەرگرتووە ئەم دایک و باوکە بەهۆی هیلاکی و شەکەتی و زۆر جار بەهۆی بێ ئاگاییان لەم بابەتە مناڵەکە ڕۆیشتۆتە ماڵەوە دوای چەند مانگێک اینجا دایکەکە هەستی کردو کە ئەم مناڵە نابینێت یا ئەم مناڵەوەکو مناڵەکانی تری تەبیعی نیە جوڵەی چاوەکانی یا سیرکردنی مناڵەکە یا خەندەکردنی مناڵەکە بۆ دایکەکە بۆیە سەردانی ئێمەی کردو کە سیرەکەین بەداخەوە ئەبینین ئەم مناڵە بینایی لە دەست داوە کە ئەم مناڵە والی هاتۆ گەیشتۆتە قۆناغێک کە شەبەکەی چاوی تەواو تێکچۆ بینایەکەی لە دەست داوە بۆیە داواکارین لە دایک و باوکان هەر کاتێک مناڵ داخلی خودەچ بوو پێویستە ڕاستەوخۆ پشکنینی تۆڕی چاوی بۆ ئەنجام بدرێت. باش جا هەر مناڵێک بێ بینایی باش بێت یاخود باش نەبێ هەستی کرد بە هەر نیشانەیەک یا هەستی نەکرد بە هیچ شتێک پێویستەکە سەردانی پزیشکی چاو بکرێت. بەدەر لەوە ئەگەر مناڵەکە نەبەکام نەبێت
کەی پشکنینێکی چاوی بۆ بکەین. هەموو مناڵێک کە لەدایکە بێ لە خیلالی 6 مانگە لە 6 مانگی یەکەمە سەرەتای ئەبێ پشکنینی بۆ بکرێ. ئایا ئەم مناڵە هیچ گیر و گرفتێک لە گلێنەی چاوی یا لە عەدەسەی چاوی یا لە شەبەکەی چاوی هەیە یاخودنا و کە بوو بە ساڵێ دووبارە پشکنینی بۆ بکرێتەوە. زۆربەی کات مناڵان لە 6 مانگی یەکەمە لەوانەیە دایک و باوکەکە زۆر حەست نەکا بە هەر گیر و گرفتێک کە هەیە لە تۆڕی چاوی ئەم مناڵە هەستی پێ بکرێ. بۆیە على الأقل ئەبێ لە تەمەنی 1 ساڵیە کە بوو بە ساڵێک ئەبێ پشکنین بۆ ئەم مناڵە ئەنجام بدرێ و ئەگەر بێت و لە 6 مانگی یەکەمیشە پشکنینەکە ئەنجام بدرێ باشترێکە. دکتۆر هەردوو چاوەکە ئەشێت تووشی ئەم گرفتە بن یاخود زۆربەی کاتێک لایە؟ بە تاکید ئێمە زۆربەی ئەوانەی کە ئەیبینین زۆربەیان دوو چاوە و ئەبینین بیناییان لە دەستداوە لە هەردوو چاویە، بەڵام مەرجنی هەردوو چاوی بێ. زۆر جار ئەبینین چاوێکی لە قۆناغێکە لە قۆناغەکانی نەخۆشیەکەیە، چاوەکەی تریشی لە قۆناغێکی ترایە کە لەوانەیە بەو شێوەیە نەگەیشت بێتە ئەم قۆناغە، بەڵام بە شێوەیەکی گشتی کە ئەیبینین زۆربەی کات لە هەردوو چاوە ئەیبینین. کەمتر وایە لە یەک چاوە هەستی پێ بکەین بۆ چونکە ئەم میکانیزمەی باسمان کرد کە ئەم ڕێژە ئۆکسیجینەی زۆرە کە وەریەگرێ لە خودەج ئەمە کاریگەری ئەخاتە سەر تۆڕی چاوی هەردوو چاوەکە. بۆیە زۆربەی کات هەردوو چاوی ئەگرێتەوە. دکتۆر لە سەر و 32 هەفتەوە گەم ناڵێک لە 34 و ئەوانە لەدایک بێت کاریگەری هەیە لەسەر تۆڕی چاوی ئەگەر ئۆکسیجینی زۆر وەرگرێت یاخود بە تاکید مەرج نییە تۆ لەوانەیە هەموو مەرجەکانی تیانە بێت. تۆ ئەگەر هات و کێشی لە کیلۆنی و کەمتر بێ بەڵام 34 هەفتە بێ و داخلی خودەج بوو بێ ڕێژەیەکی زۆر ئۆکسیجینی وەرگرتە بێ ئەمەش پێویستەکە پشکنینی بۆ بکرێت. کێشی زیاتر بوو ئەگەر کێشەی زیاتر بوو ئەکید کێشی زیاتر بوو زۆر جار ئێمە ئەڵێن بۆ دڵنیایی دایکان و باوکان ئەگەر سەروی 32 هەفتە بووە کێشی زیاتر بوو پشکنینی لەبەرەوەی داخلی خودەج بە ئۆکسیجینی وەرگرتووە بە پێی ئەو میکانیزمەی کە ئۆکسیجینەکە زیان بە تۆڕی چاوی ئەگەێنێ باشترێکە پشکنینی بۆ بکرێ لەوەی کە تۆ ئیمالی کەی، چونکە لەوانەیە لە داهاتووە کێشەی بۆ دروستکە بۆی بە دوور بێت لەم کێشانە باشترێکە پشکنینی بۆ بکرێت. زۆر باشە دکتۆر حەسەن سپاسی بەڕێز دەکەین. سپاس بۆ ڕێنماوی زانیاری وەرزانە. مە دەکەین کە هەموو لایەکتان ساخ و سەلامت بن.